سلام علیکم شوێنی مامۆستاگیان باشی ئینشاءالله زۆر باشە بێ. مامۆستاگیان من وەکو بەشداربوویەکی گروپی سێمی ئەم دەورەیە حەزم کرد هەنێ ئەزمموی خۆم بەش بکەم و سەرتاش حەزەکەم بەوە دەست پێ بکەم کە من لە مانگی 2022 ئیمتیحانێکم هەبوو کە ئەوە لە مانگی دوا بم کردایە، بەڵام ئەو ئیمتیحانە پێویست بوو کە من جزئی قورئان لەبەر بکەم. باوەڕەکەی تاوەکو دەستپێکردنی دەورەکە کە مانگی 6 ئەکا من ئەو جزئی قورئانم هەر لەبەر نەکرد. لەبەر ئەوە زۆر جار ئەموت خۆ لەبەریشیکەم هەر بێمەچێتەوە، یان جاری وا بوو ئیتر ئەموت قورسابووم لەبەر ناکرێت قورئانەکەم هێنا تۆزێکم لەبەرەکرد نامم برمت کوڕدەی بە ئەم هەفتەی دەست پێ نەکەم هەفتەیەک تر دەست پێ بکەم، ئیتر ئاواهی هەر دوورمە کردەوە. بەڵام سوپاس بخۆی گەور ئێستا قورئان لەبەرکردن بۆ ئێمە بۆ شتێکی زۆر زۆر ئاسان لەخوا بەزیابێ. ئەنجا شتێکی تر مامۆستاگیا من هەر لە مەکتەبیش نەمتوانی وعنی مەکتەبم تاواکو لە جامیعەم تاواکو لە نەمتوانیوە یەک ڕیز کوردیش بە چاو لەبەرکەم. دائیمە وا سعیم کردووە وا شتم خوێنەتەوانێکی گوێم یعنی ئەبێ خۆم گوێم لە سەوتی خۆم بێ ئەنجا شتم پێ لەبەر کراوە. تەنانەت کتێبیش ئەگەر خوێنمەتەوە ئەگەر ڕیزی تۆزە تێگەیشتنی قورس بووە هەتا وەکو بەدەنگی بەرز نەم خوێنەوە لی تێنە ئەگەیشتم. کاتی ئێوە وتان کە ئەبێت بە چاو لەبەریکەن زۆر زۆرم بەلاوە سیر بووتم جا چۆن بە چاو من پێم لەبەرەکرێ، بەڵام سوپاس بۆخوای گەورەسە جاری وایە کە ئەمێ قورئان لەبەرکەم تۆزە بەدەنگ ئەی خوێنمش ئەنجا شتەکەم بەلاوە سەیرە ئەڵم شتێکی سیر هەیە لەم لەبەرکردنی من ئەنجا ئەزانم کە بەدەنگ خوێنمەتەوە بۆیە شتەکە سەیرە. ئێستا بە چاو لەبەریشی ئەەکەم و زۆر زۆر ئاسانە بەلامەوە. ئەنجا مامۆستا شتێکی تر من پێشتریش ئەزمموی قورئان لەبەرکردنم هەبووە، هەرچەنە من یعنی ئەوە نە بڵێم وەڵا بە 2 ساعات 3 ساعات ئەنجا لاپەڕێکم پێ لەبەرکراوە لاپەڕە قورسەکان ئیتر ئاوای ئەگەیشتمە 40 دقە 45 دقە لاپەڕە سووکەکانیش 30 دقە. بەڵام چۆن ئەڵی مامۆستا ئەوەنم ئەوتەوە ئەها مێشکمی زۆر هیلاکە کرد بە زۆر وتنەوەی قورئانەکەم چونکە ئەگەر ئەوە نەموتایەوە لەبیرم ئەمە. بەڵام سوپاس بەخوای گەورە ئێستا لە دوای بەشداریکردنمان لەم دەورەیە ئەوەش چارەسەر بووە لەخوا بەزیابێ. و مامۆستا گیان شتێکی تر کتێب خوێندنەوە. من پێشتریش کتێبم هەر خوێنەوە تاوانێ ینی ئەوە نیە بڵێم وەڵا هەر پێشتریش کتێبێکم نەخوێنێتەوە، بەڵام چۆن بوون جاری وا بە هەفتە کتێبەکەمدا ئەنا تااقەت نەوتشم بخوێنمەوە. بەڵام ئیتر ئێستا کتێب خوێنەوە بۆتە ڕۆتینێکی ژیان ڕۆژانم. باوەڕەکەی مامۆستا بەیانی عەسر شەو کتێب نەخوێنمەوەی تر واستەکەم شتێکم لێوم بووە. ئەنجا خۆشترین شتیش ئەوەیە لە کتێب خوێنەوەی ئێستاە هینەکە لێ تێک ناچێت کە لا کوێ هەبوویت کە جاروای کتێبەکە داخیتەوە ئەوە پێویستی بۆ نیە شتێ بکەیت بینەکەیەوە هەر یەکسەری تر خۆتە زاری لە کوێ بووی هەر سەیرێکی ژمارەکە ئەەکەیت و تەواو لەخوا بەزیێبێ. و هەنێ ئەزمموی تریش ئەمێ باسی کەم لەسەر کردنی ڕاهێنانەکان کە لە کاتی ڕاهێنانەکانە هەم چەنی هیلابوون هەن چەنی ئەزمموی خۆشمان هەبووە. مامۆستاگیا من با سەرەتا لە هینەوە دەست پێ بکەم خێرابینین. من لە خێرابینینە لە سەرەتا زەحمەتێکی زۆر زۆرم هەبوو. بیرمە یەکەم شەوکە بەڕێزت هینە پێ کردین خێرابینینمان کرد من لە ماوەی دەدەقەکەیە توانیم هەژدە لاپەڕا ببینم دوای ئەوە پێ دووبارە کردینەوە توانیم لە ماوەی دەدەقەکەیە 21 لاپەڕە ببینم. بەڵام سوپاس بخۆی گەورە ئیتر ئێستا بە 5 دقە ئیتر تا 450 هین ئەڕۆم لاپەڕ ئەڕۆم لەخوا بەزیێبێ. بەڵام ئەوەی کە زۆر زۆر یعنی سوودی بەخشی بە من ئەوەی کە زۆر زۆر سێش بەخش بوو لە خێرابینینە مامۆستاگیان شەوێکیان ئاوای خەوت بووم لە بینی ئەها کە چاوتەچێتە خەوتویت و نەخەوتویت هەموو ئەو لاپەڕانێکی خێرابینینم بۆ کردبوو چۆن خێرابینینەکە ئەەکەی هەر هەموویم ئاوایی هاتە بەرچاو یعنی هەر خۆم حەپەسام باوەڕ ئەەکەی مامۆستا خۆم حەپەسام شۆ بوو ماشەڵڵا سەیریکە چەنە ئیسپادە هەیە ئەم خێرابینینە. سوپاس بخۆی گەورە تەمان بە بۆنی خێرابینینەکەەوە قورئان لەبەرکردیش ئاسان بۆ و کتێب خوێنەوەی کتێبیشمان ئاسا بۆ چونکە من هەموو کتێبی پێشتر خێرابینینێکی بۆ ئەەکەم ئەنجا دەستەکەم بە خوێندنەوەی. و سوپاس بخۆی گەورە مامۆستاگیا من لەبەرکردنی قورئانە سوپاس بخۆی گەورە زۆر زۆر بەرە پێشچووم. ئێستا بینینیم 5 دقەیە و سەمعیشم هەر 5 دقەیە سەمعیەکە لە سەرەتایە کە کردم زۆر زۆر لەسەرم قورس بوو. عنی باوەڕەکەی مامۆستا خەریک بوو مێشکمە تەقیکەکەم جار کردم وتم ئیشەڵڵا جارێکتر تەمرینی ئاواییمان پێ ناکەن. بەڵام سوپاس بخۆی گەورە پشتیوانی خۆی گەورە هەوڵ ماندووبوونەکانی مامۆستا بەڕێزەکانی گروپ و ئەو هەوڵماندوبوونەی کە خۆمان کردمان سوپاس بخۆی گەورە ئەویشم گەیشتە 5 دقە. و لەبەرکردنی ژمارە هەرچەنە من تاکو ئێستا لەبەرکردنی ژمارە لە ئاسی خۆم ڕازی نیم، بەڵام ئەویش لە سەرەتایە خراپ بووم دوای ئێوە ڕاهێنانی تەرکیزم زۆر کرد بە ڕاهێنانی تەرکیز و سەرنجەکە زۆر زۆر باش بووم سوپاس بخۆی گەورە. و ڕاهێنانێکی تریشمان هەبوو ڕاهێنانی خێرا خوێندنەوە بە دەنگ و بە بێدەنگ. طبعا ئێستاش کە کتێب خوێنی ناوانەیە زۆربەی جارێت را بە خێرا خوێندنەوەی بۆ ئۆکەین لەبەر ئەوە ئیتر ئەتوانین کە لە هینەکە تێبکەین لە کتێبەکە تێبین کە ئەمەش ئیسفادەیەکی زۆرمان کردو کاتێکی
زۆر زۆری بۆ گەڕانینەوە. و سوپاس بۆخۆی گەورە مامۆساگیان کاتوانیمان بەشداری ئەم دەورەیە بکەین بەڕاستی ئەم دەورەیە گەوهرە پێی نەوترێ دەورە باشە پێی بوترێ گەوهر باشە و دەورەکەی ئێوەش باوەڕ ئەەکەی مامۆساگیان دوعام ئەکرد لە 2013ەوە خوایە لە بەرکردنی قورئانم لەسەر ئاسام بکەی 2022 خی گەورە وەڵامی ئەم دوعای خۆمیامە و بەچی بە بەشداریکردن لەو دەورەی ئێوەیە تەنها ئەوە ناڵە مامۆساگیانی خواڕێگەتان ڕۆشن بێ یاخوا سەرفرازت نییە و قیامەت بن ئینشاء الله خی گەورە بەرەکەت کاتە تەمەندانەوە هەمیشە بە سەرکەوتی بتان بینین. مامۆساگیا شتێکترم بیرچوو باسیکەم لە بەرکردنی وشەیە من لە بەرکردنی وشە مامۆساگیان هەر یەکجار بیخوێنمەوە وشەکانی یەکسەر هەمووی پێ لە بەرەکری یعنی تر ئەوە نیە یعنی بەڵام دوجار سێجار بیخوێنم بە یەکجار خوێندنەوەکە یەکسەر هەموو شەکانم بۆ لە بەرەکری ئەگەر وشەکانیش زۆربن و من طبعا بە سیستەمی سەرەکی ئەیکەم هێنیش کۆشکی یادگەشت من کۆشکی یادگە بۆ وشە لە بەرکردن بەکاری نایەنە بەڵام بۆ لیستی بازاڕ و ئەم شتانە بەکاری ئێنم زۆر ئیسفادەی لێ یەکەم و ئەزمونێکی خۆشم لەگەڵ کۆشکی یادگەیە ئەوە بۆ ڕۆژێک تەلەفۆنیان کرد وتیان میوانە بەهات ینی وتیانی بۆ ماڵتان نیش کۆمەڵشتی زۆر نەقز بوو ئەوەیە بم کڕیای و شتەکانیش هەمووی لە یەک دوور بوون یعنی پەیوەندیان زۆر بە یەکتریەوە نەبوو. ئیتر وەڵامیش بیرم کردووە دەفتەر و قەڵەم بێنم بینوسم دوایتم چەخۆ کۆشکی یادگەمان هەیە دەفتەر و قەڵەمم بۆ چییە؟ ئیتر وەڵا هەر بە کۆشکی یادگە خێرا هەموو شتەکانم بە کۆشکی یادگە کرد باوەڕەکەی مامۆستا یەک شتیشم بیر نەچوو هاتمەوە ماڵەوە دەبوو خوا گەورەی پێشتر ئەشم نووسی هەر بیرمە چووکە هاتمە ماڵە سینمەکە شتم هەر کەمە ینی شتم هەر نەقسە نەم کڕیوە و مامۆستاگیان شتێکی تریشمان هەبوو لە دەورەکەی خەیاڵکردن بوو من خەیاڵکردنم زۆر فراوان بۆ مامۆستا باوەڕ ئەەکەی ئێستا یەکێ دوو ڕستە قسە بکە یەکسەر شتەکەیەتە بەرچاوم یعنی ئەگەر شتەکە بە تایبەتی شتێکی گێڕانەوە بێ یەکسەر شتەکە لە بەرچاومایە چۆن ڕوویاوە. ئەم دوو سێ ڕۆژەی پێشوو کتێبێکم بەدەستە بوو باسی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەکرد طبعا باسی شەڕەکان و باسی ژیانی خۆی لەدایک بوونی و ئەم شتانەیە کرد هەموو شتەکان ئەدبوت فلیمە لە بەرچاوما هین ئەکات یەتو ئەچ یعنی باوەڕێکی مامۆستا زۆر جار هینمە کرد کە خەیاڵم نەچێتە سەر خەیاڵکردنەکە ئەمیس خەیاڵم لەسەر کتێبەکە بێ نەمەتوانی ئیتر هەمووی ئاوای لەبەر چاوما هین ئەبوو لەبەر چاوما بوو باوەڕەکەی باسی جەنگی ئوحود دەکات باسی ئەو کات ئەکاکە مام پێغەمبەر صلی الله علیه وسلم حەمزە شەهید ئەکرێ یعنی لەگەڵ هینەکە گریاوم لەگەڵ چۆن ئەڵی خوێندنەوەکە لەبەر ئەوە ڕێک هەموویم لەبەر چاوە بوو کە چیان لێ کردو کە جەستەی ئەشێوێ نچیان لێ کردو چیان لێ نەکردووە